گەریەکانی ئەم کۆنگرێەوە هەروها ڕۆڵ و پێگە و دواتر کاریگەری لەسەر پەیوەندیەکانی کورد لە ناوچەکە جیهان بەگشتی بە تایبەتی هەرێمی کوردستان بە میوانداری ماردین ئیبراهیم توێژەری سیاسی دەخینەڕ. کاک ماردین ئەم کاتت باش ئەگەر سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم کە بەستنی ئەم کۆنگرەیە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر دۆزی کورد و کێشەکانی کورد لە جیهان و ناوچەکە؟ بەڵێ ئەم کاتتان باش. پێش هەموو شتێک ئێمە بزانین لەسەر کۆمەڵێک ڕاستی پێدا بگرین. ئەویژەوەیە کە ئێمە لە 4 وڵاتی جیاوازدا ئەژین و هەر پارچەی کوردستان کوردەکانی خاوەنی کۆمەڵێک استراتیژ و دیدی جیاوازن لە یەک. ئەوەی کە عەبازوەلی پێڵێ ئێمە لە ڕاستیە یەک شێوازی یاخود یەک فۆرمی ناسیۆنالیزمی کوردمان نییە. ئێمە 4 فۆرمی ناسیۆنالیزمی کوردمان هەیە کە هەر یەکەیان خاوەنی ئەجێندا و دید و تێڕوانی تایبەت بەخۆیەتی. بۆیە نە ئەو کۆنگرێ نە هیچ کۆنگرەیشتر نابێ ئێمە چاوەڕێ بکەین کە کوردەکانی هەر 4 پارچە لەسەر یەک ڕاستە هێڵکۆ بکاتەوە و هەموو ئەو جیاوازیە ئایدۆلۆجی و سیاسیانی کە هەیەە بیسڕێتەوە. ئەگەر ئەو کۆنگرێ بتوانێت لەسەر کۆمەڵی هێڵی گشتی ڕێک بکەوێت بە بۆچوونی من باشترین نەتیجە هەر ئەوەیە کە کۆمەڵێک حرامی سیاسی هەیە بۆ خۆیانی دانێن لە پێش هەمویانەوە یەکەم لە هیچ بارودۆخێکە شەڕی یەکتر نەکەن و لە هیچ بارودۆخێکە پەیوەندیەکانیان لەسەر لەگەڵ ئەو دەوڵەتانی کە کوردستانیان داژی کردووە لەسەر ئەو بنەمایانە بێت کە دژایەتی کوردەکانی تر بکەن. کەواتە ئێمە ئەبێت چاوەڕێ بکەن لەسەر کۆمەڵی هێڵی گشتی ڕێبکەون. بەڵام لەناو تەفاسیلە ڕێکەوتن زەحمەتە و نابێت هیچ کەسێک چاوەڕێ ئەوە بکات کە کوردەکانی هەر 4 پارچەکە لەسەر تەفاسیلی هەموو شتێک بۆ خۆیان ڕێک بکەون و چونکە ئێمە لەگەڵ 4 دەوڵەتی جیاوازە ڕوبەڕووین 4 ناسیۆنالیزمی جیاوازمان هەیە و ئەو هێزانش کە ئێمە بەرەنگاریان دەبینەوە خاوەنی کۆمەڵێک ئایدۆلۆجیای جیاوازن و کۆمەڵێک نیزامی سیاسی جیاوازیان هەیە. بڵێ کاک ماردین هۆکار چیە کە ڕێناکەون دوجار ئەمانە هەموو لایەکیان کوردن دەبێت لە بەرژەوەندی ئەو نیشتیمانەدا کار بکەن کە کوردی تێدا ئەژی. بڵێ جارێ هەر بە تەنیا کوردبوون کافی نییە بۆ ئەوەی ئێمە ڕێککەوین و زۆر گرنگە ئێمە بزانین جیاوازی لە بنەڕەتە بۆ خۆی هیچ گرفتێک دروست ناکە. ئەگەر ئەو جیاوازیە لە چوارچەوەی کۆمەڵک نۆرم و بەهای سیاسیدا فۆرمالیزە بکرێت بەڵکو ئەو جیاوازیە وەک عاملی خێر سیر بکرێ و وا سیر بکرێت کە بەڵێ ئێمە جیاوازین ئێمە لە 4 وڵاتی جیاوازیە ئاژین لەگەڵ 4 سیستمی سیاسی جیاوازە بەرەو ڕووین بەڵام کۆمەڵێک پرینسیپی گشتی هەیە کۆمان دەکاتەوە کۆمەڵێک هێڵ هەیە کە ڕۆحی ئەو جواتە کە جواتی کوردیە بەیەکەوە گرێ ئەدات. بەڵام بۆچی ڕێک ناکەون بێگومان پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لەسەر پرینسیپە گشتانە ڕێک نەکەوتوین و هەتا ئێستا ناسیۆنالیزم بە مانای زۆر مۆدێرن لەناو ئێمە ڕێگی دانوکتاوە و ئەو پەیوەندی سیاسیانی ئێمە هەمانە درێژکراوی پەیوەندی خێڵە بۆیە ڕێک ناکەوین بە بۆچوونی من ڕێک نەکەوتنەکار پەیوەندی بەو دیرگا سیاسیەوە هەیە. بڵێ ئاماژەت بە پرەنسیپە گشتیەکان و ڕێککەوتن لەسەر چەند هێڵێکی گشتی کرد ئەم هێڵە گشتیانە چییە کە دەتکرێت لەسەری ڕێبکەون؟ جارێ لە ڕووی سیاسیەوە ئێمە بیرمان نەچێ ئێمە ڕۆحی ئەوەی پێڵەن ڕۆحی جوات کورد هەمومان هەستێکی هاوبەشمان هەیە بەوەی کە ئێمە لە سنەبین یان لە قامیشلو بین یان لە دیاربەکر بین لە سلێمانی بین ئەو ڕۆحە گشتی ئێمە بەیەکەوە دەبەستێتەوە کە هەستی هاوبەشە بەڵام ئێمە چەند خاڵیش تر هەیە تیامانە نییە. یەکەمەوەیە کە مێژوویەکی زۆر هاوبەشمان نییە لەبەر ئەوەی مێژووی هەرێک لەو ناوچانە شێوازێکی خۆی وەرگرتووە کە جیاوازە لە مێژووی بەشەکانی تر ئەوە جگە لەوەی ئابوووریەکی هاوبەشمان نییە. ڕاستە خاکێکی هاوبەشمان هەیە کەەوەش عنسوورێکی گرنگە بەڵام ئەو شتانی کە نەتەوەیەک پێک ئەهێنێت و کۆمەڵک ڕەگەزە ئێمە چەند ڕەگەزێکمان تیا هەیە چەند ڕەگەزی ترمان تیان نیە. ئەوەی ئەساسیە بۆ من ئەوە نییە کە ئێمە لەسەر هەموو وردەکاریەکی ئەم پەیوەندیە ڕێکەون کوردەکان و ئەوە ممکن نییە چونکە لە ناو یەک پارچەی کوردستانە کۆمەڵک دید و ئایدۆلۆژیا و تێڕوانی جیاوازەیە بۆ سیاست بۆ سیستمی سیاسی بۆ پەیوەندیەکان
بەڵام ئەوەی چییە وا بکات ئێمە لەسەر ئەو هێڵە گشتیانە ڕێککەوین یەکەم ساغ بینەوە بەوەی کە ئێمە هەستی چاو بەشمان هەیە جڤاتی ئێمە یەکە و هیچ جۆرە ململانێ سیاسەکانی خۆمان نەگەینە ئاستی توندوتیژی و هەر لە چوارچەوەی فۆرمی مەدەنیدا بیهێڵینەوە. دووهەم ئەو دەوڵەتانە کە ئێمە هەمومان رازین لەسەر ئەوەی کە کوردستان دابش کراوە و داگیر کراوە پەیوەندیەکانمان لەسەر ئەو دەوڵەت دیارە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو دەوڵەتانەیە حتمیە کورد لەو بوقع جوگرافیا ناتوانێت و پەیوەندیانی نەبێ بەڵام پەیوەندیەکانی لەسەر ئەو ئاستەیانە بێ کە دژایەتی توندوتیژی هێزەکانی تر بکات کوردەکانی تر بکات لە پارچەکانی تر ئەگەر بتوانین لەسەر ئەو هێڵانە ڕێک بکەوین بە بۆچوونی من بەشێکی گرنگی ئەو کێشانەمان تەسەورەکەم چارەسەر بێت. بەڵێ پێت وایە ئەکرێت ئەم ڕێککەوتنە؟ ئەو ڕێککەوتنە لە هەتا ئێستا ئێمە پێشتر کۆنگرەی نەتەوەی کورد کە قەرار بوو لە هەولێر بەسترێ بەهۆی ئەو ململانێ سیاسیەوە کە هەم پەکەکە لەلایەکەوە دەیەوێت کۆنتترۆڵی هێزە سیاسیەکان بکات هەم پارتی لێرەشەوە ئەوێت کۆنتترۆڵی و هێزانە بکات سەری نەگرت ئەو کۆبوونەوەی ئێستاش بە بۆچوونی من ناتوانێت و ئامانجانە پێکە کە لە بنەڕەت تا کۆنگرەیەکی نەتەوەی چاوی تێ بڕێت بەڵام پێ ناچێت بڕوان ناکەم کردنەکەی هیچ زەرێکی هەبێ بەڵام بڕوان ناکەم بتوانێت جڤاتی ئێمە لە دەوری ئەو پرینسیپە گشتیانە کۆکاتەوە لەبەر ئەوەی ئێمە لە ناو یەک بەشدا هەتا ئێستا ململانەی گەورە هەیە ناکۆچی گەورە هەیە لەسەر یعنی تێڕواین و دیدی سیاسی یەکجار جیاوازەیە کە لەسەری کۆنابینەوە ئێمە گەر هێزەکانمان لە هەرێمی کوردستاندا لەسەر کۆمەڵێک بەها کۆنە بنەوە ممکن نیە ئێمە چاوەڕێ بکەین کوردەکانی قامیشلو و دیاربەکر و سنە لەسەر هەمان بەها کۆ بکەینەوە. بڵێ کاک ماردین ئەگەر قسەکانی تۆ لەگەڵ قسەکانی عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لێک بم کەواتە پێویستە ئەم هێزانە لەمەوە بەدووە چۆن هەڵس و کەوت بکەن؟ خۆی گرەوی گرنگ لەو هێزانەداوە بۆ ئەوەی کە ئەو کۆنگرانە سەرکەوتن بەدەست بهێنێ ئەو هەرەوەیە کە ئەو هێزانە ئیلتیزام بە کۆمەڵێک بەهای دیموکراسیەوە بکەن دیموکرات بن جیاوازی یەکتر قبول بکەن و پێیان وانە بێت کە هێزێک بن ژمارەی دەنگدەرانیان زۆرتر بێ یان ژمارەی چەکدارەکانیان زۆرتر بێ ئەوان ئەتوانن نوێنەرایەتی ئەو کۆمیونیتیە هەمووی بکەن نەپەکەکە نوێنەرایەتی کۆمیونیتی کورد لە باکوور دەکا بە تەواوەتی نا ئەو هێزانەی ئێمەش بە تەواوەتی نوێنەرایەتی هەموو کوردێگەکەن ئەبێ دەواازە بکەنەوە بۆ ئەوەی کە ئێمە جیاوازین نوێنەرایەتی و کۆمیونیتی خەڵکی جیاواز ئەیکات و هیچ هێزێک لەو هێزانە چاوەڕێی ئەوە نەبێت کە هەموو هێزەکان لەژێر چەتری خۆیان کۆکاتەوە کاریگەریان لەسەردانێ ئاراستەیان بکات. بەڵێ لەم بەرودۆخە سیاسی ئەمنیی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوونی هەیە پێویست تا چەند پێویستە کۆنگرەیەک هەموو هێزەکانی کورد خۆیان تێدا ڕێک بخەنەوە و یەکگوتاری خۆیانی تێدا بچەسپێنن؟ خۆی مەسلەی وەگوتم ئێمە چوار ناسیۆنالیزمی کوردمان هەیە کە لەگەڵ چوار کێشە و قەیرانە دەرگیرە بەڵام کۆمەڵێک خاڵ هەیە ئێمە ئەبێ بزانین کە کێشەی کورد وەک مەبدە کێشەیەکە و لە ئەو کێشەیە بە قورسی لە سەرەتای سەدەی بیستەوە دەست پێکات بە دەیان بەرزی و نزمی و نوشستی و سەرکەوتندا تێپەڕیوە لە ئێستاە ئەو کێشانە زۆر ڕاڵەکانیان ئەچێتەوە سەریەک کێشەی کورد لە باکوور پەیوەندێکی زۆری بە کێشەی کورد لای ئێم لە باشوورەوە هەیە و بە هەمان شێوە لە ڕۆژ هەڵاتیشەوە بڵێن لە ڕۆژهڵاتی کوردستانەوە لە هەمان کادا ڕۆژ ئاواشەوە ئێمە هەتا کورد لە کوردستانی ئێمە بڵین لە هەرێمدا بەهێز بێت ئەتوانێت کاریگەریی زۆر پۆزتیڤتری هەبێت لەسەر کوردانی ڕۆژئاوا چونکە پێ ئەچێت ئایندەی ئێمە لەگەڵ کوردانی ڕۆژئاوا هەم لە ڕووی جیۆسیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە ئایندەیەکی زۆر پەیوەندیدار بێ بەیەکەوە ئێستا ئێمە سێ کانتۆنمان هەیە لە ڕۆژئاوا یاخود ئەوی پێڵین کوردستانی سووریا بە تەسمیە تەقلیدیەکە سێ کانتۆن هەیە ئەگەر ئەو سێ کانتۆنا بتوانێت لە ڕووی جوگرافیەوە یەک بگرێتەوە دیارە لە ڕووی سیاسیەوە یەکە بەڵام ئەگەر لە ڕووی جوگرافیەوە یەک بگرێتەوە هەرێمی کوردستان ئەتوانێت ڕاستەهێڵێک دروست کا یەکسەر ڕاستەوخۆ بۆ سەر دەریای سپیناوە ڕاست لەو حاڵەتەیە هەرێمی کوردستان توانێت نەوت بەڕێ بکات بەبێ ئەوەی تورکیا بتوانێت هیچ مەرجێکی بەسەر بسەپێنێت کە ئەوە بکرێت لەو حاڵەتەیە دوو خاڵە پێکە یەکەم لە ڕووی ئابووریەوە هەم کوردستانی ئێمە قازانجەکە هەم کوردستانی ڕۆژئاوا لە ڕووی سیاسیشەوە تورکیا ئەو ڕۆڵەی نامێنێت کە بتوانێت بە ئاسانی کاریگەری لەسەر ئەو هێزانە دانێ
و سیاسەتیان ئاراستە بکات و ئەجەندای خۆی بسەپێنێ بە سەریاندا. بۆیە پەیوەندی کوردەکان پەیوەندێکی حتمیە و زۆر حیاتیە و زۆر استراتیزیە. بڵێ بە تایبەتی ئەگەر باس لە هەرێمی کوردستان بکەین چۆن دەڕوانیتە دۆزی کورد و کرانەوەی بەڕووی جیهاندا؟ بیرمان نەچێ کورد پێشتر ئێمە ڕەنگە لە مناسبەی تردا ئاماژەمان پێکرد بێت کورد ئێمڕۆ موقعێکی لە ڕووی جیۆسیاسیەوە موقعێکی گرنگی هەیە لە عێراقدا و لە نەخۆرهەڵاتی ناوەڕاستە هەم لە ڕووی ئابووریشەوە دیسان موقعێکی گرنگی هەیە. پێشتر لە بە درێژایی سەدەی 20 کورد کە مخاتەبەی دنیایە کرد زۆرتر پێی لەسەر دیسکۆرسی مافی مرۆڤدا گربەوەی کە ئەیود ئێمە میلەتێکین زوڵمان لێکراوە هەڕەشەمان لەسەر بمان پارێزن. لە ئێستادا کورد پێویستە هاوچێشەکە بگۆڕێکە چونکە لە ئەرزی واقعدا وەک فاکت هاوچێشەکە گۆڕاوە ئەویژەوەیە پەیوەندی کورد لەگەڵ دنیادا هەم پەیوەندێکی استراتیزی هەم پەیوەندێکی ئابووریە. کورد کۆمەڵە کارتی ئابووری هەیە بەکاری بێنێت بەوەی کە سەرچاوەیەکی گەورەی یەدەجی وزە لە ناوچە کوردیەکاندا هەیە کە وەک کورد دەتوانێت بیکاتە کارتێک بەوەی کە هەم گوشار لەسەر دەوڵەتەکانی ناوچەکە دانێ هەم پەیوەندەکانی خۆی لەگەڵ خۆرئاوادا کە سنتەری سیاسەت ئێستا لە دنیا دامەزرێنێ. لە ڕووی گوێ سیاسیشەوە گرنگە چونکە لێستا خۆرئاوا ئەوێت ئاژاوەیەکی زۆر گەورە لەو ناوچەیە نەبێ و بە دیاریکراویش لە هەرێمی کوردستاندا پێیان گرنگە کە هەم حکوومەتی عراقی و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی ئێران کاریگەریی ئەوەندە زۆر نەبێت کە مەساری سیاست لە هەرێمی کوردستاندا بگۆڕێت هەم داعشیش نتوانێت ئەو هەرێمە ئەو ناوچەیە داگیر بکات چونکە سەر لەبەری نەخشەی سیاسی خۆرئاوا بە دیاریکراویش ئەمریکا دەگۆڕێت کەواتە ئەهمیەتی کوورەکرێ لەو دوو گۆشەنیگایەوە سیر بکرێ هەم گۆشەنیگای جیۆستراتیزی هەم گۆشەنیگای ئابووری. بەڵێ هەندێک وڵاتانی جیهان بەگشتی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستاندا دروست کردووە بەڵام ئایا هەرێمی کوردستان بە دیاریکراوی توانیوێتی ئەم پەیوەندیانە بۆ بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت و بتوانێت سوودی لێ ببێنێ بە نمونەوەکو پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتی تورکیا یاخود ئێران؟ هیچ بەڕاستی لە ئێستاە بە تایبەت لە سەردەمی نوێدا پەیوەندی نێودەوڵەتەکان لەسەر بنەمای بەرژەوەندیدا ڕێژرێن بۆیە نابێت نە کورد و نەی هێزێکی تر لە دنیادا چاوەڕێ ئەوە بکات کە پەیوەندیەکان لەسەر بنەمای خێرخوازی ئەو پەیوەندیانەدا ڕێژرێن چونکە دەوڵەتی مۆدرن دەوڵەتێکە زۆرتر لەسەر بەرژەوەندی ئیش دەکات و ئەو قسانی کە لەسەر مافی مرۆڤ و بڵین ئازادیەکان و ئەوەی کە دیموکراسی بڵاو دەکرێتەوە لە دنیادا و دیموکراسی لیبراڵ و ئەو جۆرە شتانە ڕاستە وەک مەبدە گرنگن و دەوڵەتانی خۆرئاوا سەختێکی زۆریان لەسەرەکە و بەهایانە لەبەر چاو بگرن لە پەیوەندەکانیاندا بەڵام 2000 پەیوەندەکان لەسەر بنەمای بەرژەوەندی بۆیە ئەمریکا بەرژەوەندی هەیە لە هەرێمی کوردستاندا بۆیە پەیوەندی لەگە کوردەکانە دروست دەکا کوردەکانیش ئەبێت لەو گۆشەنیگایەوە پەیوەندەکانی خۆیان دابڕێژن بەڵام ئەوەی کە ئایا توانراوە کوردەکان لەگەڵ تورکیا پەیوەندی خۆیان بە شێوەیەک بەکاربهێنن کە ئێمە قازانجی لێ بکەین کوردەکان لەگەڵ ئێرانە ئەو شتە بکەن ئێمە نتوانراوە لەبەر ئەوەی ئێمە حکوومەتێکی یەکگرتومان نییە لە ئەرزی واقعدا و پەیوەندیەکانمان یەک پەیوەندی نییە ئەوەی پێڵەن حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی یەک ئاراستە و یەک هێڵی نییە ئێمە پەیوەندیەکانمان لە هەولێر لەگەڵ تورکیا و ئێران جیاوازە لە پەیوەندیەکانمان لە سلێمانی لەگەڵ تورکیا و ئێران بۆیە ناتواندرێەوە ممکن نییە لە ڕووی عملیەوە کورد بتوانێت 100% قازانج لەو بەرژەوەندیانە بکات ئەگەر استراتیزیێکی یەکگرتوونەیە بۆ پەیوەندیانە ئەگەر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەبێت بەرمەبنای ئەو حکوومەتە یەک حکوومەت بێت یەک ئیدارە بێت یەک پەیوەندی هەبێت لەو حاڵەتەیە کۆمەڵک خەڵکی استراتیزی بێن سیاستێک استراتیزێکدا ڕێژن بەوەی کە ئێمە ئەگەر لەگەڵ تورکیا پەیوەندی بکەین چی قازانج دەکەین و چی لەدەست لەگەڵ خۆرئاوا لەگەڵ ئێران بۆیە ڕاستە پەیوەندی ئێمە حتمیە ئەبێ پەیوەندیمان لەگەڵ تورکیا هەبێت چ ئابووری چ سیاسی چونکە لە سا 75 ئینڤستمنت یاخود وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستانە ئاخرێ پشکی تورکیایەتایە بەشێکی گرنگی پەیوەندیەکانی ئێمە لە ڕووی ئابووریەوە لەگەڵ ئێرانە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ ئێرانە بەڵام وەکو پێویست بێگومان نەتواندراوە سوود لەو پەیوەندیانە وەربگیرێ و هەتا ئێستا کارتی ئەوان بەهێزترە. بەڵێ ماردین ئیبراهیم توێژەری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە سلێمانی.